بەکارهێنانی کۆڕۆنا وەک چەکێکی سیاسی. ڕژێم و دەسەڵاتە ستەمکارەکان هەرگیز و لە هیچ دۆخێکدا سەڵناکەنەوە لەوەی دەسەڵاتی خۆیان بەکار بهێنن بۆ سەرکوتکردنی نەیارەکانیان، بنپێکردنی یاسا و شاردنەوەی بەڵگەنامەکان و بازرگانیکردن بە ترساندن و داکوتینی پێگەی زیاتری خۆیان. لەو کاتەوەی کۆڕۆنا هەمووانی سەرقاڵ کردووە، دەسەڵاتی وڵاتان چیان کردووە و خەریکی چین؟ لە رووسیا ڤلادیمیر پوتین داوای لە پەرلەمان کرد کە یاسای دیاریکردنی ماوەی سەرۆکایەتی هەڵبوەشێنێتەوە بۆ ئەوەی تا مرد بتوانێت سەرۆک بێت، ئەمەش بە سوودوەرگرتن لەوەی دەنگە ناڕازیەکان بەهۆی کۆڕۆناوە ناتوانن خۆپشاندان بکەن. لە پۆلیڤیا حکومەتی کاتی و هەڵنەبژێررا و هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی دواخست. لە هەنگاریا سەرۆکوەزیران ڤیکتۆر ئۆربان یاسایەکی نوێی دەرکرد کە ڕێگەی پێئەدا وڵات بە بڕیارەکانی خۆی بەڕێوەبەرێت و دەتوانێت هەرکەس زیندانی بکات بە بێ بڕیاری دادگا ئەگەر زانیاری نادروست بڵاو بکاتەوە. بەمەش دیموکراسی لە گۆڕما، هەرچەندە ئەم ڕەفتارە دوور و نزیک لە کوردستانیش ڕوویدا. لە ئیسرائیل بنیامین ناتانیاهۆ بە سوودوەرگرتن لە کۆڕۆنا ڕیزەکانی ئۆپۆسیۆنی لاواز کرد و دابەشی کردووە و جارێکی تر ماوەی خۆی لەسەر دەسەڵات مسۆگەر کرد، هەرچەندە نەیارەکەی دەنگی لەو زیاتر هێنابوو. تەماشا بکەن، هەمووان وەسفی چین ئەکەن چۆن کۆنتڕۆڵی ڤایرۆسەکەی کرد، بەڵام ناپرسن چۆن و لەسەر حسابی چێ. چۆن سەرەتا ئەوانەی وتیان ڤایرۆسەکە ترسناکە خرانە زیندانە و بێدەنگ کران، چۆن ئەوانەشی ڕێنمایەکانیان جێبەجێ نەدەکرد بە شێوەیەکی دڕندانە سزا دەدران. سەرۆکی فلیپینیش هەڕەشەی کوشتن لەو کەسانە دەکات کە ڕێنمایەکان جێبەجێ ناکەن. کاتێک بەریتانیا و ئەمریکاش دەستیان کرد بە توونکردنەوەی ڕێکارەکان، ڕۆژنامەی گاردیان شتێکی بیرهێنانەوە و وتی کۆتایی ئازادیە. بەڵێ ئێستا ئەبێ بە پرس و ڕوخسەت لە ماڵەکان بچنە دەرەوە، تەنانەت پیاسەیەکی سەر شەقامیش بەبێ لێپرسینەوە نییە. هەڵبەت ئەمە بۆ هەمووان وانە، بەڵکو ئەوانەی هەمیشە فێرن بە یاساشکێنی دەتوانن لەم دۆخەشدا بەردەوام بن لەسەر ڕابواردنی خۆیان. ئێستا لە بری سەمای شەقامەکان و هاواری فرۆشیارەکان و دەنگی پیاڵەی چاخانەکان و پێکەنینی گەنجان لە قاوەخانەکاندا شار و وڵاتانی جیهان بوونەتە سەربازگا. بەڵام ئەمە بە تەنیا خۆپارێزیەکی تەندروستی نییە، بەڵکو ترسە گەورەکە سەپاندنی زۆر یاسا و ڕێسای ترە بۆ سەرکوتکردن. ئەوە تا لە کوردستان ڕۆژنامەنووسێک لەسەر پۆستێکی فەیسبوک دەڕۆژ دەکرێتە ژوورەوە، چالاکوانێکی تر ئێرەش دەکرێتە سەری و سوکایەتی پێدەکرێت و ناتوانێت شەکواش تۆمار بکات. حکومەت داواکاری گشتی دەجوڵێنێ دژی ئەو پەرلەمانتارانەی زانیاریان لەسەر 1 ملیارد دۆلار داهاتی نەوتی هەرێم لە بانکێکی لوبنان ئاشکرا کرد. هەروەها لە تازەترین بڕیاریدا حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە کە هەموو کۆمەکێکی خێرخوازی قەدەغێ و دەبێت کۆمەک لە ڕێگەی حکوومەتەوە بێت کە ئەمە بەڕای هاوڵاتیان کەموێنەیە لە سنوور بەزاندنی ئازادی کەسەکان بۆ بەخشین و هاوکاریکردنی کەسانی تر. هەروەها لە ژێر ناوی ڕێکاری تەندروستی لە ئێستادا پەرلەمان و دادگاکان کارکردنیان ڕاگیراوە، تەنیا دەسەڵاتی جێبەجێکردن کارایە و چەکی دەستی دەسەڵاتیش سەربازەکانە. چاودێران پێیان وایە ڕەنگە دۆخەکە بەرەو توونبوونەوەی زیاتر بڕوات و بەگاتە ئاستێک خەڵک لە پێناو تەندروستی دروستکردنی ئەم بارودۆخە لە دەسەڵات قبوڵ نەکات، تا ئەمە دەبێتە تەقینەوەی تووڕەیی بەتایبەت کاتێک دەسەڵات ئامادەنیە هاوکاری خێزانە کەم دەرامەتەکان بکات کە لە ماڵەکانیان حەبس کراون.